دوای پەسەندکردنی بودجەی عێراق و بێ ئومێدبوونی مامۆستایانی وانەبێژ لە سەرتاسەری عێراق و چینە دەستیان کرد بە دەربڕینی ناڕەزایی و خۆپشاندان و داوای دامەزراندن دەکەن. بەشێک لەو مامۆستایانە لە کەرکووک لە بەیاننامەیەکدا داوا دەکەن سەرۆکی کۆماری عێراق و سەرۆک وەزیران بەدەم داواکاریەکانیانەوە بچن بە پێچەوانەوە نەوانە دەڵێنەوە نەخۆپشاندان و ناڕەزایی کۆتایی پێدێنن بۆیە لە بەردەم پەروەردەی کەرکووک مانگرتنیان دەست پێ کرد. ئێمە ساڵانێکی زۆرە بێگیرێ بەسین ماندووبوونێکی زۆرە ئەچێژین بەداخەوە هەمووی بێ بەرامبەرە هەمووی بێ ئەوەی کەس هەستمان پێ بکە بە ئازارمان بە ماندووبوونمان بەداخەوە لەم دوسێ ڕۆژەیە کە ئەبواە لە موازانەی ئەم ساڵە شتێکان بۆ ئێمە بکردایە وەکوە بینی کەسانێکی زۆرن کەسانێکی خەڵکانێت مامۆسایەکی زۆرە بەداخەوە کەسێک نییە بمانگرێتە خۆی هەر لایەنێک ئەیداتە لایەنێکی کە وزارەت ئەیداتە لاینەکانی کە کۆمار سەرۆک وەزیرانی داتە لایەنی کە ئێمە وەکو ئەمڕۆ ئەم خۆپێشاندانە هاتووینە تکامان وایە کە کەسانێک لێمان تێ بگەن. المحاضرين مثل ما تشوفونهم وخذكم المحاضرين ئێمەی وانەبێژان لە بەردەم پەروەردەی کەرکووک گر بووینەتەوە تاوەکو دەنگی خۆمان بەلایەنە پەیوەندیدارەکان بگەێنین. داواکارین ئەنجومەنی وەزیران بە پەلە لەگەڵ هەریەک لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی و وەزارەتی پلاندانان کۆبێتەوە تا ڕوون بێتەوە کێشەکە لە کوێدایە و چی دیکە دەستی بە وانەبێژان نەکرێت چونکە وانەبێژان بەردەوام خزمەتی کەرتی پەروەردەیان کردووە. لە کەرکووک نزیکەی 6,000 مامۆستای وانەبێژ هەیە. بەڕێوبەری پەروەردەی کەرکووکیش داواکاریەکانیان بەڕەوا دەزانێت و جەخت لە پشتیوانیکردنیان دەکاتەوە. داواکاریمان بۆ ئەنجومەنی نوێنەران ئەوەیە لە پرۆژە یاسای بودجەدا چاو بە بڕگەی تایبەت بە وانەبێژاندا بگێڕێتەوە. گرێبەستەکانیان بە گرێبەستی ڕەسمی وەزارەتی پەروەردە بناسێنێت جگە لەوەش پشکی خۆیان لە دامەزراندندا بۆ دیاری بکرێت. ئێمە دەنگی خۆمان دەخەینە پاڵ دەنگتان. ئێوە بەو پەڕی دڵسۆزی و ماندوونەبوون کارتان کردووە پشتیوان و سەرخەری پرۆسەی پەروەردە بوون. مامۆستایانی وانەبێژ ماوەی چەند ساڵە بە خۆبەخشوانە دەڵێنەوە چاوەڕوان بوون لە کاتی پەسەندکردنی بودجەی عێراق داواکاریەکانیان بە هەند وەربگیرێت و بکرێن بە گرێبەست بەڵام داواکاریەکانیان لە بودجەدا جێ نەکرایەوە. ئەمەش لە کاتێکدایە وەزارەتی پەروەردەی عێراق هەبوونی مامۆستایانی وانەبێژ بە گرنگ دەزانێت. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.